بە هاتنی نەورۆز و بەهار دەشت و دەری کوردستان دەبێتە بەهشتێکی دڵڕفێن. نەورۆز جوانی زیاتر بە گوندی پیرسەفای سەربەشاری مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبەخشێ. ئەم گوندە کەوتوتە سەر سنووری ڕۆژهەڵات و باشووری کوردستان. خەڵکەکەی بە هاتنی بەهار بەرەوکانیا و زەلکاوەکانی خوار گوندەکەیان شۆڕ دەبنەوە. هاتنی نەورۆز ڕەنگی سەرکانیا و زەلکاوەکانی ئێرە بۆ سەوز و سپی دەگۆڕێ، چونکو گوڵە نیلوپەڕەکان پەلکیان سەوز و گوڵەکانیان سپیە. لێرە تا چاو بڕدەکە نیلوپەڕەکان گوڵەکانیان دەبەخشنە و کەسانەی بژێوی ژیانیان لەسەر ڕەنینەوەی گوڵەکانە. گوڵی نیلوپەر بۆ کوردە زەردەشتیەکانی بەر لە ئیسلام هێمای زاوزێ، پاکیزەیی و گەشەی ڕۆحی بووە. ئەم گوڵە لە ئێستادا بۆ خەڵکی جیهان بووە بە هێمای پارێزگاریکردن لە بوونەوەران، ئاشتەوایی جیهانی و شکۆمەندی عەشق. لە کوردستانی کۆن ئەم گوڵە هێمای ئاناهیتا خواوەندی کانیاوەکان و هێمای میترا خواوەندی ڕووناکی بوو. بە گوێرەی ئاینی میهرپەرستی میترا لە ناو گوڵە نیلوپەڕێک لەدایک بووە. لە تاخۆستان یەکێک لە شوێنەوارە ناسراوەکانی کوردستان شاپۆری دووەم لەسەر نیلوپەڕێکی گەورەیە ڕاوەستاوە. نیلوپەڕ بە درێژای مێژوو لە ناو شارستانیەتە ڕۆژهەڵاتیەکان بەتایبەت لە کوردستانی کەونارە ڕووەکەیەکی پیرۆز بووە، بۆیە لە زمانی کوردیدا زیاتر لە زمانەکانی دیکە ناوی هاتووە، وەک نیلوفار، نیلوپار، لیلوپار، لولەپار، لەیلوپار، لیلوفار، پەڕپەڕەک، پەڕپەڕۆک، شەفبشکێف، شلێرە چۆم، شلێرە ئاوی و لەولاوی ئاو. نیلوپەڕ گرێدراوە بە ئاینی میهرپەرستی یان میترایسم. بۆ کوردە زەردەشتیەکانی سەردەمی ساسانیەکان ئەم گوڵە سیمبۆلی ئەهورامزدا بوو کە لە بەردەنووسەکاندا وەک پیاوێک نیشاندراوە کە چڵە نیلوپەڕێکی بەدەستەوەیە. نیلوپەڕ تەنیا گوڵێکە هاوکات گرێدراوە بە 4 توخمی پیرۆزی ئاگر، ئاو، با و خاک، چونکو ڕەگیل لە ناو خاکە، لقی لە ناو ئاوە و گوڵەکەیشی بەدەمباوە دەشکێتەوە و ڕووی لە خۆرە کە نیشانەی ئاگرە. لەسەر بەردەنووسە ژووریەکان نەخشی ئەم گوڵە لە ناو دەستی ئاشوربانیپاڵ و داریوشی یەکەم لە تەختی جەمشید و پادشاکانی سەردەمی ماد لە تاخۆستان دەبینین. لە سەردەمی مادەکان لە کاتی جەژنی میهرەگان و نۆرۆز بەشداربووان بە چڵە گوڵێکی نیلوپەڕ ئامادەی ڕێوڕسمەکە دەبوون. ئەم گوڵە هێمای فەرمی شاری کرماشانە و لەسەر تاخۆستان نەخشەکەی هەزاران ساڵە هەڵکندراوە. هێشتر لەسەر سەراو نیلوپەڕی کرماشان لە وەرزی هاوین جەژنی نیلوپەڕیان پیرۆز دەکرد کە چەند ساڵێکە نیلوپەڕەکانی ناو ئەو سەراوە قەڵاچۆ کراون و ئەم جەژنە لەبیر کراوە. خەڵکی گوندی پیرسەفا پاش نەریتی ڕنینەوە و وشکردنی نیلوپەڕەکان خەریکی چاندنی ترۆزی، بێبار، تەماتە و سەوزەوات دەبن و باش دەزانن خاکی ئەم نیشتیمانە هەرگیز پێت و بەرەکەتی لێ نابڕێ و خاکی کوردستان خاکێکی پیرۆزە.